بەناوی خدای بەخشندەی میهرەبان، سەلامی خوداتان لەبێ ئازیزان و خۆشەویستان بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام، ئازیزانی بەرنامەی بەفەڕ، خۆشحاڵ و شادمەنین لە ئاڵلقەیەکی تری تازە بە خزمەتی ئێوەی ئەزیز و خۆشەویست شاد دەبینەوە. خۆشەویستان، ئاینی پیرۆزی ئیسلام ئاینێکی گشتگیر و فراوانە. پێغەمبەرەکەی صلی الله عليه وسلم ڕەحمەتەن لیلعالەمینە. چۆن کە پێغەمبەر خوای گەورە هەناردێتی بۆ هەموو جیهانیان بەبێ جیاوازی وەکو ڕەحمەتێک، و هەروە پەیامەکەشی کە دوا پەیامە ئاینی پیرۆزی ئیسلام لەگەڵ هەموو کات و زەمن و سەردەمێکە یەک دەگرێتەوە. لە هەر باس و خواستێکی تازەکە دێتە پێش دەمانەوێت ئێمە لەسەر ئەو باسە قسە بکەین. ئاخۆ ئاینی پیرۆزی ئیسلام ئاینێکی گشتگیرە کە دوا پەیامی خودایە بۆ سەرزەوی. لەو کێشە و گرفت و معناتانێک کە دێنێ پێشێ بۆ نمونە کە لە قورئان یاخود لە حەدیثە باز نەکراون، ئاخۆ ئاینی پیرۆزی ئیسلام حەل و عیلاجی لە بۆ دەناوە یان نا. تا توێکردنی ئەو باسە لەگەڵ چەند پرسیارێکتر لە خزمەتی زۆر بەڕێز مامۆستا ئوسامە باڵێشی. مامۆستا جان سەلامی خوای گەورە لەسەر. وعلیکم السلام ورحمة الله. ئێوەش بەخێر بن، خوا موفقتان کات. خوا لێت ڕاستی بیاخوا. سەرەتا دەمێن پرسیاری ئەو بکەم، ئاخۆ ئاینی پیرۆزی ئیسلام جیاوازی لەگەڵ یاسا و ڕێسا و شەریعەتەکانی ترا چییە و چۆنە؟ بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، وأفضل الصلوات وأتم التسليم على أفضل الأنبياء والمرسلين سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. منیش بخێراتنی ئێوە دەکەم، خوا موفقتان کا، دەست خۆشیتان لێ دەکەم لە ئەو بەرنامەیە، خوای گەورە موفقتان کا ئینشاء الله. ئێمە ئاینی پیرۆزی ئیسلام جیاوازی لەگەر ئاین و شەریعەتەکانی تر بێگومان هەمومان دەزانین ئاینی پیرۆزی ئیسلام درێژە پێدەری ئاینەکانی ترە لە ڕووی ئاین ئاسمانیەکانەوە. خوای گەورە چەندین ئاینی ئاسمانی ناردیە لە ئەوەی مرۆڤ ڕاستەڕێ بکە، بیخاتە سەر ڕێگای شەریعەت و تەوحید و خواپەرستی. بەڵام ئاینەکانی تر دوای تحریف یان لە ڕووی تەخسیسەوە، چونکە زۆربەی ئاین و شەریعەتەکانی پێش ئیسلام یەکەم شت تایبەت بوون بە گەلەکانی خۆیان. هەروەکو پێغەمبەر صلی الله عليه وسلم لە فورمەدەیەکدا ئەفەرمێ أعطيت خمسا لم يعطهن أحد قبلي، یەک لەوانە ئەفەرمێ وكان النبي يبعث إلى قومه خاصة وبعثت إلى الناس كافة. پێغەمبەرانی تر تایبەت بۆ گەلەکانی خۆیان دەنێردرن. خوای گەورە باسی هەر پێغەمبەرێک دەکا، دەفەرمێ بۆ مثلا باسی حەزرەتی موسا دەفەرمێ إلى فرعون، بۆ مثلا عاد و ثەمود هەر یەک و پێغەمبەرەکانی. بەڵام پێغەمبەری ئێمە صلی الله عليه وسلم کە خوای گەورە ئەفەرمێ وما أرسلناك إلا رحمة للعالمين، یان كافة للناس بشيرا ونذيرا، کە بەڕێی کردووە کافەل و هەموو جیهانیان. بریتی نییە لە کۆمەڵێک طقوس، کۆمەڵێک عیبادات و ڕۆژێکی دیاری کرا و کاتێکی دیاری کرا و بچی لە شوێنێکی دیاری کرا و چەند طقوسێکی شەرعی ئەنجام بدەی و ئیتر ئازاد بی بە کەیفی خۆت هەموو شتێک بکەی. مامۆستا پرسیارێک لێرە دروزی ببوورە کە خوای گەورە فەرمێ وما أرسلنا من رسول إلا بلسان قومه. بەڵێ مەبەستی چ لێرە یان؟ لێرە نیشانە مانای ئەوەیە خوای گەورە هەر پێغەمبەرێکی ناردبی بە زمانی گەلەکەی خۆی نردووە، کەواتە لە ئاەتێکی تردا ئاماژە بە شتێکی تر دەکا. خوای گەورە فەرمێ وإن من أمة إلا خلا فيها نذير، هەرچی ئومەت هەیە لەو دنیادا پێغەمبەرێک لۆی چووە. کەواتە بە گوێرەی ئەو مەفهومی ئەو ئاەتە کورد و تورک و فارس و هند و ئینگلیز و هەرچی قەومە لەسەر ئەو زەویە پێغەمبەری لۆ چووە. بە گوێرەی ئەو ئاەتێک کە جەنابەت پرسیارت کرد کە خوای گەورە فەرمێ وما أرسلنا من رسول إلا بلسان قومه، واتە ئەو پێغەمبەرێک کە لۆ کورد ناردرایە بە کوردی قسەی کردیە، ئەوەی کە لۆ بۆ تورک ناردرایە بە تورکی قسەی کردیە، ئەوەی کەوا لۆ فارس ناردرایە بە فارسی، ئەنی لە خۆیان بووە. بەڵام پێغەمبەری ئێمە صلی الله عليه وسلم کە عامە كافة للناس بشيرا ونذيرا، یعنی ئەوە تەخسیس کراوەی پێغەمبەری ئێمە صلی الله عليه وسلم وەکو عامی بە پێغەمبەرەکانی تر نییە کە بۆ هەر یەکە بۆ قەومێک و زمانی خۆی هاتبێ. بەڵێ پێغەمبەری ئێمە عام کراوە، تعمیم کراوە لە بۆ هەموو، ینی حتا لە فەرمودەیەکدا ئەفەرمێ کاتێک کە بینی حەزرەتی عومەر ڕەزای خوای لێبی چەند وەرەقەیەکی لەدەست بوو تەوراتی لێ نووسرابەوە دەیخوێندەوە، فەرمی ئەمتەهویکونە فیها یا عومەر، فەرمی ئایا ئێوە دەچن ئەو شتانە دەخوێننەوە؟ فەرمی والذي نفسي بيده لو كان موسى بن عمران حيا ما وسعه إلا أن يتبعني. فەرمی سوێن بۆ خوای کەوا نەفس و ڕوح و جانی منی بەدەستە، ئەگەر موسای کوڕی عیمران زیندوو بووایە هیچی بەدەست نەبوو دەبوایە شوێن من بکەوی. جگە لەوەش خوای گەورە بەڵێن و عەهد و میثاقی لە هەموو پێغەمبەران وەرگرتیە کەوا
ئەگەر خوای گەورە پێغەمبەرێکی نار دەبێت شوێنی بکەون و پشتیوانی لێ بکەن. ئەوە بەنسبەت پرسیارەکەی جەنابەت بەنسبەت پرسیاری یەکەمت کە فەرمووت ئایا جیاوازی نێوان ئیسلام و ئاینەکانی ترسیە. چەندی ئاینی پیرۆزی ئیسلامە گشتیە عامە، هەرچی لایەنی ژیانە هەمووی دەگریتەوە. ئەوان لە کتابەکانی خۆیاندا یان باسی ژیانی پێغەمبەرەکەیان دەکرێت، یان باسی کۆمەڵک طقوس و شعائری دینی دەکرێت، یان تاریخێکە دەجێڕدرێتەوە و مێژووە. ینی پەیامی یاساییانە تەشریعی زۆر کەمە، تەنها لە تەوراتدا هەندێک تەشریع هەیە، بەڵام تەشریعی زۆر کەمە. چەندی قورئانە هەموو لایەنەکانی ژیان دەگرێتەوە. لەلایەک 750 ئاەتی زانستی تێدایە. حتى مۆریس بۆکای دکتۆرە فەڕەنسیەکە کاتێک کە ئەو کتابێ دادنێ القورآن والتوراة والإنجيل والعلم الحديث دەڵێ قورآن و تەورات و ئینجیلم هەموو خوێندەوە. دەڵێ زۆرێک لە ئاەتەکانی ناو تەورات و ئینجیلم سیر کرد لەگەڵ علم و حقیقەت و واقع و عەقڵ نەدەگونجا، بەڵام یەک تاکە ئاەتم نەدیتەوە لە قورئانی پیرۆز کەوا نەگونجێ لەگەڵ عەقڵ و علم و واقعدا، هەمووی موافقە لێ بووە مسلمان. يعني قرآن چۆن دەڵێ تبيانا لكل شيء، تبيانا لكل ما فرطنا في الكتاب من شيء. لۆیە چەندی قورئانە لایەنەکانی علمی دەگریتەوە، ئاەتی علمی زۆری تێدایە، بەڵام کتاب العلم نییە. بلا كتاب العلم كتاب الهداية، كتابك اخوي قول ناديتي لينذر من كان حيا ويحق القول على الكافرين. بداخل كمل عندك لمسلمانان لبرت نجيشتن ل بيامي قرآنه لما بستي ناردني قرآن ينكرديته كتاب الأموات لتعزيه لمناسبات لو مردوان بخويندري يان أجر أفرتك من داليبو لا يسري أفرتك كذا بندري براستي قرآن لو أولنا ناردرها قرآن بياميك أخوي جوار نارديتي لو أوي بيبتك كتلوش جيان أخوي جوار قرآني ناردي لو أوي هم خويندنوي عبادته وكو خويندنوا تلاوكي هر حرفك دخير لو دنسري أو لوري عبادتي لوري علمي سرنزمان رأت شيء له هم زانستكان حتى زانستي فلك ناسي بيولوجي جيولوجي فيزياء كيمياء حتى زانستي سرزوية هموي أو زايان رؤوس أقلام بأماجة إنسان بلم زنا إمام صابون من قرآن بيروزيان بيامي بيروز إسلام تنها باس لعبادة دكابون من نيجر رجع حز زكاة السرفتريان أو تا لبواركان تريجياني شافرا همي نكرد بالكو باسي خوتيا قرآن بيروز تنيا باسي عبادتنية شريعتي إسلام لا تبرزستها القرآن بيروزو سنة بيغمبر صلى الله عليه وسلم كأوسر تساوكيتي لقل إنسان داده لقل الداية حتى بيش لدايق بوني شد كواجب دكا لسر باوك دايكي باش هل بجري بو من دالكاني لسري فرض دكا زائدا لسر افرتش فرض دكا بقرب بياوي شي تاك ببيني توا لو اوي شو بيبكاو من دالي باشي لبيدا او بيش لدايق بوني من دالكان بيش زواج وهاو سرجيري دواي زواج وهاو سرجيري لقليانا آية بتشيوه يك رفتار لقر يكتري بكان برنامج بودانا برنامج لو يندانا باشان من داليان دبي بتشيوه يك او من داله پرورده بكن حتى هر لناو رحمي دايشي دا حتى ديت السر دنيا پروردي باشان فێرکردنی نوێژ و ڕۆژ و حەج و زەکات وانە پاشان ئەو منداڵە گەورە دەبی دەبتە گەنج واجباتی لەسەر دەبتە مکەلەف حەدی تەکلیفی لەسەرە عاقڵ دەبی بالغ دەبی شروطەکانی لێ دێتەجێ دەبی ئەو واجباتانی خوای گەورە لەسەر ئینسانی موسڵمانی دانایە لەسەر ئەو گەنجە جێبەجێ دەبی پاشان گەورەتر دەبی و پیر دەبی دیسان ئەو کاتەش ئەحکام و ڕێنمایی و ئیلتیزاماتی خۆی هەیە بجوێری توانە ئەوانە جێبەجێ دەکات. مامۆستا دین بۆن منە عیبادەتە ئەخلاقیاتە عیبادەت. بەڵێ پەیامی پیرۆزی ئیسلام هیچ فراغێکی هێشتۆتەوە لەوەی کە بۆن منە فراغێک دروست بێتە گومان دروست بێ لەسەری بەتەکید نەخێر لەبەر ئەوەی خوای گەورە لەلایەک کە ئەفەرمێ ما فرطنا في الكتاب من شيء هیچ شتێک نییە کەوا وەکو گوتم یان بە ئاماژەیە یان بە تەفسیلە ئەگەر لە قورئاندا بە ئاماژە باس کرابی کە با بڵێن مجمەلە لە حەدیثدا تەبیین کرایە و مبەیەن کرایە و تەفسیلی پێدرایە لایەنەکانی ژیان هەمووی دەگریتەوە یەکەم جار عەقیدە چونکە ئاینی پیرۆزی ئیسلام ئەساسەکەی لەسەر عەقیدەیە کە ئەساسی لەسەر عەقیدە دامەزرا عەقیدەیەکی پاک و خاوێن و دوور لە هەموو شرک و هاوبەش پەیداکردن لە بۆ خودا و هەموو ئەو عەقیدە پوچەڵانەی کە لە سەردەمی جاهلیدا هەبووینە ئاینی ئیسلام عەقیدەی ئینسانی موسڵمان پاک ئەکاتەوە لە هەموو ئەوانە ئەساسەکەی لێ دادەنێ ئەو ئەرکانی ئیمانیشی لێ دادەنێ فەرمێ ئەو شەش ڕوکنە ئەگەر لێت نەهاتە جێ ئیمانەکەت ناقسە ئەگەر تەواوت کرد ئیمانەکەت کاملە
هەروەکو دەرێ آمنت بالله وملائكته وكتبه ورسله واليوم الآخر وبالقضاء خيره وشره. أو شش ركن إيمانية بيتزي باشان كإيمانك ثابت بك أو شتيش نظرية أو زلان عملية كش ديت السري لا عملية أو زي كم زاد بكلمة شهادة بله باشان نيجو روجو زكاة وحزيش أنزام بداك أوانش لا أنا عملية كان طبيعي بقدر توانو ويخوي انزا عيني بيروز الإسلام زي قلوش كلا يعني عقيدة عملية كان يقرتوا أو زال لا يعني كمالياتي لا يعني أحوالي الشخصي لا يعني محاكم جنايات مرافعات محاكم مدني سياسة داخلي سياسة دولي هروها تشونيتي رفتار كردنو أخلاق لا أنا أخلاقيات كان أخلاق تشون بي لقرد جيرانت رفتار كردنت لقرد داكو بابت لقرد أولادت لقرد خيزانت حمولا يعني كان يجيان عيني بيروز الإسلام ده هيو وەکو گۆتم حتا دەچیتە سەر لێواری قبر نوێژی لێ دەکرێ و کەفن دەکرێ و دەفن دەکرێ و لە شوێنێکی بە محتەرەمانە و بە چونکە خوا دەفەرمووە لەقەد کەڕەمنا بەنی ئادەمە ڕێزی لێ دەگیرێ نابێت جەنازەکەی بۆ شوێیە فڕێ بدرێ نابێ بسووتێندرێ نابێ ئیهانەی پێ بکرێ لەژێر خاک دادەندرێ ئەو خاکێکە دایکی خۆمانە دایکی بەشەریەتە هەمومان لەو خاکە دروست بووین و دەگەڕێنە ئەو خاکە ئەو پەیامە لە بۆ بەشەریەتە جا ئەو مرۆڤ طبعاً پەیوەندی لەگەڵ هەیە ژیان لەگەڵێکە دەسازێنێ ئەو زۆرانە چین بۆن منەوە پەیوەندیانە کە لە بینی مرۆڤەکاندا هەن شریعەتی ئێمە سێ جۆر عیلاقەی لە ئینساندانەیە جۆری یەکەمی پەیوەندی لەگەڵ خودی خۆتە کە پێی دەگوترێت تەزکیەت النەفس کە ئیمامی غەزالی ڕەحمەتی خوای لێ بێ لە کتابەکانی خۆی هەر لە ئیحیا علوم الدین و لە بیدایەت الهیدایە و حتا لە ئەیها الولەدیش تۆزێک بە کورتی ئاماژە بەو جۆرە علاقاتانە دەکات کە ئینسان لەگەر خودی خۆی چۆن دەرونی خۆی خاوێن بکاتەوە و تەزکیەی نەفسی خۆ بکات ئەوە جۆری یەکەمە لە عیلاقات جۆری دووەم لە عیلاقات لەگەر خوای گەورەیە ئەوەش پێ دەگوترێت عیبادەت و خواپەرستی جۆری عیلاقەی دووەم ڕەبطی لەگەر خوای گەورەیە دەبێ عەبد هەموو مرۆڤێک هەرچی مرۆڤە طبیعەتی وایە سروشتی مرۆڤ وایە حەزی لێ شتێک بپەرستی حەزی لێ شتێک پەیوەندیشی ڕۆحی هەبێ پەیوەندیشی ڕۆحی هەبێ ڕەبتی ڕۆحی هەبێ ئەگەر نەبوو نەیدۆزیەوە خوای گەورە نەدۆزیەوە چۆ داروبەردی پەرستیە چۆ مانگ و ڕۆژی پەرستیە هەر یەکە شتێکی دیتیتەوە لە خۆی قەنەعەتی خۆی پێبینی لایەنە ڕۆحیەکەی خۆی پێ مرتاح بکە خوای گەورەش بە درێژایی زەمان لە هەر سەردەم و قەڕن و زەمانێکدا یەکێک لە پێغەمبەرانی کردیتە نوێنەری خۆی وەحی و سروشی لۆ بەڕێ کردیە نیگای لۆ ناردیە پەیامی خۆی لۆ ناردیە کەتەلۆکی ژیانی ناردیە وەکو گوتمان قورئان کەتەلۆکی ژیانە چۆن ژیان بەڕێ بکەیت زائیدەن سێم جۆری عیلاقە لەگەڵ خەڵکە لەگەڵ دەوروبەرتە کە پێ دەگوترێت حوسن المعاشرە چۆن معاشرە و ڕەفتار لەگەڵ خێزان ماڵ و منداڵ دایک و باوک خوشک و برا جیران گەڕەک ئەوجا شارەکەت ئەوجا وڵاتەکەت ئەوجا دەوروبەرەکەت لە دەرەوەی وڵاتەکەی خۆشت هەموو جۆرەکانی عیلاقات هەموو جۆرەکانی پەیوەندی لەگەڵ ئەو دەوروبەرانە هەمووی لە ئیسلامدا باس کرایە و هەمووی ئاماژەی پێکراوە ئەوەی بە کورتی و ئەوەی بە تەفسیل لەوانەیە هەندێکی هێشترایتەوە لە ئەوەی حاکم خۆی بڕیاری لەسەر بەدا مجتەهیدەکە خۆی ئیجتیهادی تێدا بکات ئەوانە جۆرەکانی علاقاتن لە ئینسان کە ئیسلام ئاماژەی پێکردی و پێویستە ئینسانی موسڵمان ئەوانەی هەبی و جێبەجێی بکات چونکە لەبەرچی ئەو جۆرە علاقاتانە گرنگە لە ئیسلامدا چونکە ئیسلام ئاینێکی شمولیە شامیلە لە هەموو مەکانێک لە هەموو زمانێک سیرکە لە سەردەمی پێغەمبەر صلی الله عليه وسلم خوای گەورە ئەو پەیامی نارد سەحابە بەڕێزەکان بە گوێرەی تێگەیشتنی خۆیان و بە گوێرەی فەهمی خۆیان و بە گوێرەی ئەو تەقوا و ئەو وەڕع و ئەو خۆشەویست و حوبەی هەیان بوو بەرامبەر بە دینی ئیسلام دەستیان بە دینی ئیسلامەوە گرت و بڵاویان کردەوە و خزمەتیان کرد لە دوای ئەوان جیلێکی تر هات تابعین تابعین حتا دەگاتە ئێستا هەرچی موسڵمانە ئەوجا هەندێک بە ڕێک و پێکتر و باشتر هەندێک بە تەساهلتر و کەمتر خەمتر بەڵام هەر یەکە و وەکو موسڵمان کە مادەم موسڵمانە دەستی لە ئاینی ئیسلام گرتیە شامیلە لە هەموو سەردەمێک پاشان لە هەموو مەکانێک سیرکە ئێستا ئاینی پیرۆزی ئیسلام لە هەموو شوێنێک هەیە لە هەموو شوێنێک ئاینی پیرۆزی ئیسلام هەیە و خەڵک ئیعترافی پێ دەکات ئیعترافکردن بە ئاینی پیرۆزی ئیسلام لە ڕووی قووەت و دەسەڵاتەوە نییە ئەگەر بێت و ئێمە بگەڕێنەوە بۆ مێژوو سیر ئەەکەین سێ بەشی مسلمانانی جیهان لە ڕێگای تجارەت و لە ڕێگای بانکخواز و
زانایانەوە بووینە مسلمان. تاجیرەکان لە مەکە یان لە وڵاتانی ئیسلامی کە دەچوون لە وڵاتانی وەکو ئەندۆنێسیا و مالیزیا و هند و ئەو وڵاتانە تیجارەتیان ئەکرد، هەر لەگەر ئەخلاقی ئەوان و گفتوگۆی ئەوان خەڵک معجب ئەبوو بە ئیسلام، تعاملیان لەگەر ئەکردن و لەسەر باسە دەمینێنەوە مەسە بۆ نمونە ئەو تعامل و هەڵسوکەوت و کردن و فرۆشتنێکە لە نێو کۆمەڵگەی بەگشتیکە لە ئارادایە. ئاینی پیرۆزی ئیسلام بۆن منە شتێکە لە قورئانە یاخود لە حەدیسە باز نەکراوە، شتێکی تازەیە و سەردەمیانەیە. ئاخۆ ئیسلام بەرامبەری دەسەوەسانیەتە عیلاج و چارەسەریش لە بەوەیش داناوە. بێگومان ئاینی پیرۆزی ئیسلام ئاینێکە چارەسەری لە بۆ هەموو شتێک هەیە. ئێمە لە سەرچاوەکانی شەریعەتدا 4 سەرچاوەمان هەیە، هەرچی مەزاهیبی ئیسلامیە ئیشی پێ ئەکا، متتەفەقە لە نێوان مەزاهیبەکانی ئێمەدا. یەکەمیان قورئانە کە پەیامی خودایە، دومیان سنەتی پێغەمبەری خۆیان صلی الله علیه وسلم لتبین لهم ما نزل إليهم، ئەوەی کەوا ناردراوە خوای گەورە ناردی خوارێ لۆیان تەبیین بکەی و ئاشکرا بکەی. پاشان ئەگەر شتێک لەناو ئەو کتابە موجود نەبوو، لەناو ئەو سنەی پێغەمبەر صلی الله عليه وسلم موجود نەبوو، لۆ نمونە با بڵێن لەو سەردەمە ڕووی نەدابوو، چونکە شتەکە شتێکی عەسریە و سەردەمیانەیە لە ڕووی تەکنۆلۆجیاوە، لە ڕووی کۆمەڵایەتیەوە. زەمدەمەوێت لەسەر باسە هورد بینەوە مەسای بەڕێز، لەبەرەوەی باسەکە زیاتر ئەوە دەگری بۆ نمونە باسی تەکنۆلۆژیات کرد لە ڕۆژگاریشی و کۆمڕای کە زۆر باو لە هیگ ڕاهات بۆ نمونە سونوێرێکی زۆری بەزاند، ئێمەش لێ ڕەنەهاتوین لەگەڵ لەوانەیە تووشی کۆمەڵێک مەعانەت و کێشە و گرفت بوون. ئاخۆ ئاینی پیرۆزی ئیسلام چۆن باس لەو باسە دەکا بۆی ئێمە هەم بتوانین بە ڕۆباشەکە بەکاری بینین، بەڵام لە ڕۆباشەکەی استفادە لەکەین، لە ڕۆ خراپەکەی بتوانین خۆمان تێبگرینەوە. بەڵێ ئێمە لە سەرچاوەکانی ئیسلامدا 7 سەرچاوەمان هەیە، گوتمان 4یان متفق عليهە، قورئان و سنە، ئیجماع و قیاس. ئەگەر ئیجماعی زانایانی لەسەر بوو ئەوە طبعا پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمی لا تجتمع أمتي على ضلالة، زانایان ئیجماع ناکەن لەسەر شتێکی ضلالە، چونکە ئەو زانایانە مراعاتی نەظیر ئەکەن، یعنی ئایا ئەو شتە هاوشێوەی هەبوو لە سەردەمی پێشدا یان هەتا چەند مەسلحەتی تێدایە، چونکە لە شریعەتی ئیسلامدا هەم ئیستحسانیش هەیە لە ئوسوولەکاندا، هەم مەصالحیش هەیە و هەم عورفیش هەیە، العوائد محکمە، ئەوەشیان هەیە، بەوانە هەموویان هەڵی دەسەنجێنن. باشە مامۆستا بۆ لە قورئان و حەدیث باز نەکراوە خۆ خوای گەورە علمی بۆی هەبە کە لە داهاتوە شتانە دێتە ئاراوە، یان ئەوەتە مەجالی لە بۆ ئیشتات هێشتەوە ڕێی پێداون کە بتوان لەسەر باسە سەردەمیەکان قسە بکەن؟ بێگومان مەجالی هێشتیتەوە لە ئیجتیهاد ئەوەی ئەسڵە، طبعا ئەمە گوتمان عەقیدە ئەسڵە، ئەوەی ئەسڵە، چونکە لە عەقیدەدا دلیلی ظەنی ناخوا، کە نەگۆڕە لە عەقیدەدا دلیلی ظەنی ناخوا، دەبێت لە عەقیدی دلیلی یەقینی و ثابت بی. ئەوە هەمووی و دلیلەکانی مەسائلی عەقیدەمان لە ڕێگای دلیلی قەطعیەوە هاتیە، یان لە ڕێگای قورئانە یان لە ڕێگای حەدیسی صحیحە. ئەگەر لە مەسائلی عەقیدە دەرچوو هاتە سەر مەسائل عەمەلیەکان، لێرە زانایان ئیجتیهادی لۆ دەکەن، مادەم بابەتەکە هەڵدەگری، بابەتەکە ئەو ینی قبولی ئیجتیهادی زانایان ئەکا. بۆ نمونە زانایان داوایان لە عەبدوڵای کوڕی عەباس کرد ڕەزا و ڕەحمەتی خوای لێبی، گوتیان قورئانمان لۆ تەفسیرکە، چونکە عەبدوڵای کوڕی عەباس کە کوڕەمامی پێغەمبەرە صلی الله عليه وسلم و تەرجمان القورئانیشە، حبر الأمەیە، داوایان لێ قورئان تەفسیرکە، فەرمووی دعوه للزمان فإنه يفسره، فەرمی لێگەڕێن با زەمان تەفسیری بکات، چونکە ئەو قورئانە وەکو دەریایەک وایە، وەکو دەریایەک وایە، هەموو خەڵکێک کە سەردانی ئەو دەریایە دەکە قەناعەتی خۆی لەدەینی. مامۆستا یعنی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە لەو زەمانە هات نەیویستە باسی زەمانێک بکە کە خۆی تێدا نەبوویان دەوروبەر تێدا نەژیان، بۆیە مەجالێک هێشتیتەوە لە بۆی مەجالی هێشتیتەوە لە ئیجتیهادی مجتەهیدەکان. سیارە دوای ئەو نابڕە دێنەوە خزمەت زەرەمی ئینشاءالله گەر ئیجازە فرمێ. خۆشەویستان نابڕێک وەرەگرین و خودای یار بدەینەوە خزمەتتان. دووبارە سڵاتان لەبێ خۆشەویستان، هاتنەوە خزمەتان، هیوادارین تا دوا ساتی بەرنامە لەگەڵمان ببینێن بۆی ئەو باسە لەبەرەوەی چۆن دەڵێ باسێکی گرینگە لە سەردەمێکی وەکو ئەمڕۆیە هەندێک باس دێنە پێشێ بەوەی زیاتر ئاشنای ئەو باس و خواسە بن خۆشەویستان. مامۆستا لەو پرسیارە بەڕێزانمان جێهێشت، پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە سەردەمی خۆی هەموو شتێکی باس نەکردووە لەبەرەوەی لەگەر گۆڕانی زەمن و سەردەم و لەکەر شوێنیش طبعا گۆڕانکاری دێنێ پێشێ تا مەجالی ئەوی هەیە بتوانن زاناکان ئیجتیهادی تێدا بکەن. ئاینی ئیسلام لەبەر ئەوەی ئاینێکە هەرچی حەڕەج و ئەزیەت و مەشەقەتی تێدا نییە. خوای گەورە دەفەرمێ لا يكلف الله نفسا إلا وسعها وما جعل عليكم في الدين من حرج يريد الله بكم اليسر ولا يريد بكم العسر يسروا ولا تبشروا ولا تنفروا. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەو مەسائلانەی جێهێشتی و ئیجتیهادی مجتەهیدین زائیدەن مجتەهیدەکان ڕەحمەتی خوایان لێبی
کە هەریەکە و بەگوێرەی فەهمی خۆی لە ئەو نصوص و ئەو دەقانە بەگوێرەی فەهمی خۆی لە ئەو نەسە ئیجتیهاد ئەکاو ئیجتیهادەکەشی پێدەگوترێ حکم الله چونکە عینی خطاب الشارعة دوای مەرزی ئیجتیهادی تێدا هەبێ مجتهیدی بالتأكيد ئێمە قسەمان لەسەر مجتهیدێکە وەکو ئیمامی شافعی ئیمامی حەنەفی ئیمامی مالک ئیمامی ئەحمەد ئەوانەی کە گەیشتینە دەرەجەی ئیجتیهاد و زانای معتەبەرن لە ئیسلامدا و قسەکەیان وەرئەگیرێ ئیمامی سنووری ئەهلی سونە و جەماعە و عەقیدەیەکی پاک و لەسەر ڕێباز و ڕێزکەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ڕۆیشتیە ئەوانە ئیجتیهاد ئەکەن لەو بابەتەدا بۆ نمونە بابەتێک دێنە پێشەوە مامۆستا پێشەوە بڕۆن سەر ئەو نمونەی بوو برەگە لە بیری نەکەی بۆ نمونە هەندێکمان هەیە بۆ نمونە قورئانیان پێدەگوترێ جگەر لەوەی کە لە دوای قورئان جا حەدیث مەصدەری دووەمە دواتریش ئیجماعی سەحابە دواتریش قیاس کە دێ ئەوان هەر لەگەر حەدیثەکە گومانیان هەیە ینی چۆن بتوانین خۆمان لەو کێشەیە قوتارکەین ینی وەڵامت چ دەبێت بە قەناعەتی من ئەوە پلانێکە لە ئەوەی دوای قۆناغیش تر دەستکاری قورئانیش دەکەن ئەوە لە ئێستاوە دەیانەوێ یەکەم جار سونەدا ببڕن کە سونەیان دابڕی ئەو جادێن هجوم لە کتابەکەش دەکەن هەرچەندە دەستیان بەوەش کردیە لە قورئانیش ئەوانە گومان تیا دەبینەوە گومانی تێدا دروست دەکەن چونکە دەزانن سەرچاوەی شەریعەتە هەرچی هەوڵیاندا لە زۆر لایەنەوە لە زۆر ڕووەوە هەوڵیاندا لە ئەوەی وا بکەن خەڵک لە دینی ئیسلام دوور بکەنەوە و گومانێک دروست بکەن نەیانتوانی هاتن ئەو جارە دەستکاری ئوسولی شەریعەتی ئیسلامیان کرد ئەوجە لە سونە دەستیان پێ کرد هەرچەندە پێشترێش قسەیان لەسەر زانایان و ئیمامی بوخاری و ئیمامی مسلم و صحیح بوخاری حەدیث ضعیفی تێدایە یعنی هەندێک گومان و شتی وایان دروست کرد خەڵک لە ئیسلام دوور بکەن بەڵام سوپاس بەخوای گەورە مسلمانان زۆر لەوە باشتر تێگەیشتینە وشیارن لەوەی کەوا کەسێکی نەزان بەبێ بەڵگە بەبێ دەلیل کە نەزانی تەفسیری قورئان بکە نەزانی وشەی بۆ نمونە چ سیغەیەک دەلالێت لەسەر وجوب دەکات لە قورئانی پیرۆزدا کە خوای گەورە فەرمێ کوتیبە عەلەیکم الصیام مەسەلاً نەزانی کوتیبە بمعنە چییە بمعنە نووسینە تێنەگەیشتنی ئەوان لە ئەوە خەڵک زۆر باش شارەزای ئەوە بووە لۆی ئەوە پیلانێکە موامەڕەیەکە لۆ دوورخستنەوەی مسلمانان لە ئیسلام ئومێد ئەکەین مسلمانان لەوە زۆر ئاگادارتر و وشیارتر و زاناتر و تێگەیشتوتر بن بە دوای بە قسەی ئەو جۆرە کەسانە هەڵنەخەڵەتێن و نەکەونە داوی کەواتە لەبەر بەدینیان نیە بەڵکو ئامانجێکیان هەیە بەتەکید پیلانێکە لە ئەوەی خەڵکی لە ئاینی پیرۆزی ئیسلام دوور بکەنەوە بێنە سەر باسی ئیجتیهادەکەی مامۆستا ئیجتیهادەکەی گوتمان بۆ نمونە زانایان دێن شتێک دەینن کە لە سەردەمی پێغەمبەر نەبووە صلی الله علیه وسلم با بڵێن وەکو نمونە جگەرە دەینن وەکو نمونە ئایا حەڵالە یان حەرامە طبعا لە سەردەمی پێغەمبەر نەبووە صلی الله علیه وسلم قسەی زۆری لەسەر کرایە دێن ئیجتیهاد ئەکەن گوتمان ئیجتیهاد قابلی خەتەئە لەوانەیە مجتهیدەکە غەڵەت بی مجتهیدەکەی تر ڕاست بی بەڵام دێ ئەو بە نوسوسی خۆی بە فەهمی خۆی و بە گوێرەی ئو نەسان لەدەستی بۆ نمونە قاعیدەکانی لەسەر جێبەجێ ئەکەن یعنی بەڵگەی بۆ دێنێتەوە بەڵگەی خۆی دێنیتەوە بەتەکید بۆ نمونە دەڵێ لە ناو جغەرەدا بڵێن كل ما يضر العقل والبدن فهو حرام آية جغەرە يضر العقل والبدن كل مسكر ومفتر حرام هەر مادەیەک کەوا ئینسان پێ بکوژرێ قاتیل بی حرامە بیخوا ئایا مادەیەک هەیە لەناو جغەرەدا ئینسان بەڵێ 15 مادەی تەنها ژەهراوی دۆزرایەوە لە مختبەرەکاندا کە لەناو تووتندا موجودە دێن ئەو قاعیدانە لەسەر جێبەجێ دەکەن خبثەکەی بەڵێ پیسیەکەی ئەوانە لەسەر جێبەجێ دەکا مجتهیدێکی تر دێ بە شێوازێکی تر و کۆمەڵی قاعیدەی تری لەسەر جێبەجێ دەکا نەیباتە دەرەجەی حەرام بۆ نمونە دەیباتە دەرەجەی کەراهەت جار کەراهەتەکەی تەحریمی یان تەنزیهیە ئەوە بە ژێرەی ئیجتیهادی مجتهیدەکە و قسەی خۆی لەسەر ئەکا ئەو جا ئیجتیهادی کامیان بەقووەترە ئەوە دەمێنێت ئەو سەر خۆیان ئەمن وەکو نمونە ئەو بابەتەم باس کرد ئەوە ئەو بابەتانەی کە لە سەردەمی پێغەمبەر نەبووە صلی الله علیه وسلم زانایان دێن بەو شێوەیە بەڵگەی لەسەر دێنەوە قاعیدەکانی لەسەر جێبەجێ باسی دۆلاریشکەین بۆ نمونە واسە تێدا هورد بینەوە شەشێکمان ناوێ مەسەلەن دۆلار لە سەردەمی خۆیان نەبووە وانە چۆن تەعامل مەسەڵەن ئاڵوگۆڕکردنی پارەی خۆمان با بڵێنەوەی کە بەکارمان هێناویان بەکاری دێنین لەگەڵەوە سەوداکردنی گۆڕینەوەی هەڵگرتنی ئەوە دەمێنێتەوە سەر با بڵێن نقود لە سەردەمی پێغەمبەر صلی الله علیه و سلم تایبەتی لە فقه بابەتی تایبەتی هەیە کە باسی نقود و درا و جۆرەکانی پارە و اقتصادی ئیسلامی ئەکا ئێمە لە ئیسلامدا هەموو شتێک باس ئەکرێ و هەموو شتێک چارەسەری ئەکرێ و هەر زانایەک لە اختصاصی خۆی قسەی لەسەر ئەکا لە سەردەمی پێغەمبەر صلی الله علیه و سلم نقود یان زێر بوو یان زیو بوو دینار لە زێر دروست ئەکرا درهەمیش لە زیو دروست ئەکرا
دوای ئەوەی زروف بەرەو پێشچوو تەکنۆلۆژیا بەرەو پێشچوو خەڵک تەتەوڕی کردو خەڵک پێویستی بە هەڵگرتنی پارەی زیاتر بوو قاقسە و ئەوانەیان دانا هەڵگرتنی زێر کە ئاسنە هەڵگرتنی زی و مادەکەی وەکو ئاسن با بڵێن قورسە زەحمەت بوو هەڵستان بەدیلی ئەوەیان دروست کرد بەدیلەکەیان بەڵام ڕەسیدی هەیە ئەو پارەیە ڕەسیدی لە مقابلی زێڕە یعنی بۆ نمونە ئێستا دراوێکی جیهانی وەکو با بڵێن دۆلار یان دینار یان جنەی ستەرلینی ئەوە بەژێرە ڕەسیدی خۆی چەند ئەو وڵاتە ئەو دراوە چەند پارێ لە مقابل لە بانکی نێودەوڵەتی دابەندرێ ئەوەندە ڕەسیدی بە قووەتتر دەبێت کە ڕەسیدی بە قووەتتر بوو ئەوەندە نرخی هەڵدەستی یاخود دادەبەزی بە جوێرەی ئەو ڕەسیدەی کە هەیتی لە بانکی نێودەوڵەتی ئەوە بابەتێکی اقتصادیە تۆزێک زیاتر پێویستی بە درێژە پێدانات چونکە دۆلار و ئەوانە با بڵێن نقودی کاغەزینە ئێستا نقودی ئەلکترۆنیش وە پەیدا بووە عیلاجی لە بۆ دانا عیلاجی لە بۆ کرا بەڵێ جائزە عولەما فتوایان پێدایە و قسەیان لەسەر کردیان هەم لە سەوداکردنی هەم بەکارهێنانی لە بەکارهێنانی لە سەودا پێکردنی بەڵێ بەتەکید حتا با بڵێن زانایانی اقتصادی ئیسلامی کە من جێم لە بەڕێز دکتۆر علی قەرەداغی بوو قسەی لەسەر دراوی ئەلکترۆنی کرد گوتی پێویستە ئێمە وەکو زانایانی اقتصادی ئیسلامی خۆمان لەگەر ئەو بابەتە بگونجێنین و بزانین بە شێوەیەک تەعاملی لەگەر دەکەین چونکە دەبی لەگەر زروف بڕۆین خۆ ناکرێ ئەمە لە کاروانی اقتصادی جیهانی دوا بکەوین و بەجێ بمینین خەڵک بچێتە سەر مانگ و خەڵک بە تەکنۆلۆژیا ئیش بکاو ئێمە بەرەو دواوە بکشێنەوە ئاینێکمان هەیە کە ئەو ئاینە جوان یاستا هەموو شتێکی هەیە لۆیە پێویستە شتەکان چی لێ بکەین بۆ نمونە دراوە ئەلکترۆنیەکە بێنین قواعدی فقهی قواعدی شەرعی لەسەر جێبەجێ بکەین بەڵام تا ئێستاکەوەی لەگەڵ هێشتا نەکراوە عەفەوی دەکرێتەوە هێشتا نەکراوە ئەوە بۆ دوا ڕۆژە بێگومان ئەوەی تریش پێشتر ئەوەی لەگەڵ کراوە پێشتر دراوە کاغەزەکە بەو شێوەیە تەعامل کرد حتا ماوەیەک پێش ئێستا هەندێک لە زانایان دەیانگوت 5/6 جائزە لەبەر ئەوەی ئەو کاغەزە پارە نییە سەردەمەک زۆر باو بوو بەڵێ لەبەر ئەوەی ئەو کاغەزە پارە نییە ئەگەر ئەو کاغەزە پارە نەبوو کەواتە ئەو کاغەزە زەکاتیشی تێدا نیە ئەگەر پارە نەبێ کەواتە زەکاتیشی تێدا نیە بەڵام کە لە مقابلی زێڕدانرا لە مقابلی نەقددانرا ئەوە ئیجتیهادی مجتەهیدەکان بوو وای کرد ئەو دراوە کاغەزە ڕەسیدێکی بقوة وەربگری بتوانی لە بازاردا تعاملی پێ بکرێت لە جاتی ئەوەی بە زێڕوزی و تعامل بکرێت تەکنۆلۆژیا لە سەردەمی خۆیان نەبووە هەم لە قوڕانش هەم لە فەرمودێش بۆ شێوە زەقە باز نەکرا بوون منە لە ڕۆژگارێکی کۆڕایە ئێمە ئاخۆ ئیسلام حل و عیلاجی لە بۆ داناوە کە ئێمە چۆن بەکاری بێنین تەکنۆلۆژیا سلاحی ذو حەدەینە کە ئێمە دێین بۆ نمونە بەرنامەیەکی شەرعی و دینی و دەعەوی و بانگەوازی و مەساڵحی خەڵک و ئیسلاح و ئامۆژگاری و فێرکردنی ئاین و ئەوە فێری خەڵک ئەەکەی کاریشی زۆر زۆر باشە بەڵام لە مقابلدا ئەگەر خوا نەخواستا بەکار بێ لە کاری خراپ و کاری بێشەرعی و دوورخستنەوەی خەڵک لە ئەخلاقی جوان و لە ڕەوشتی جوان و لە دین ئەو کاتە خراپ دەبێ شریعەتی ئیسلام دێ ئەو شتە هەڵدەسێنجێنی ئایا تا چ ڕادێک مەسلحەتی خەڵکی تێدایە مەسلحەتی دینی تێدایە ئەگەر مەسلحەتی تێدا بوو بەتەکید ڕێی پێدەدا و ئیجازەی پێدەدا بەڵام خوا نەخواستا ببیتە سەبەبی زەعیفکردنی دین و زەعیفکردنی ئەخلاقی مرۆڤەکان و زەعیفکردنی لایەنی ڕوحی خەڵک و خەڵک فێرکردن بە تەمبەڵی و بە کاسبینەکردن و بە شتە خراپەکان طبعا ئەوە لەگەڕی ینی حکومەکانی لەوە دانا بۆ نمونە تا حدێک مباحە دواتر کەڕاهەت دروست دەکات مەکروهە لە هەندێک حالەتیش بەکاریان دەبێتە حرام چۆن ئەو تەوزیعی دادنێ ئەو تەوزیعی دادنێ بە گوێرەی بەکارهێنان ئەو کەسەی بەکاری دەهێنی ئایا بۆ چ مەبەستێک بەکاری دەهێنی ئایا بۆ مەبەستێکی مەساڵحی خەڵک و بەرژ بۆ نمونە بەرنامەیەک دادنێ خەڵکی فێری زانست و باسی زانستە شەرعیەکان دەکات باسی ئادابی شەرعەکە باسی فێرکردنی ئەخلاق و حەج و عومڕە و نوێژ و ئەو جۆرەشتانە دەکات کە لەوانەیە ئەو قەناتە لە شوێنێک کەسانێک لە دیاریدا بنیشی مزگەوتی نەبی و مامۆستای ئاینیشی لێ نەبی کەواتە ئەو کەناڵە لە جێگای مزگەوت و لە جێگای مامۆستای ئاینی ئیشی خۆی کرد کە خێر و پاداشتیشی زۆر میدیا بۆ نمونە با بڵێن تۆڕە کۆمەڵاتەکان بە فەیسبوک بنمونە بێنینەوە لەوانەیە زۆر کاتوشی زۆر کێشە و معانات و تابگاتە حەدیەوەی کە جیاببوونەوە یانەوەتە کوشتنی لەسەر بێت ئەوە ئەو کاتە عولەما دەتوانن فتوا لەسەر ئەوە بدەن ئایا مەسلحەتی زیاترە یاخود زەرەر کە هەڵیان سەنگان تا ڕادێ سەرتا بەرنامەدادن لەو بەکارهێنەر سنووری بەزان و کاتە لەسەر ئەو حرامەکە بەتەکید دوای تەماشا دەکە ئەگەر خەڵکی زۆربەی زۆری لە خراپی بەکارهێنا لەبەر سەد الذەرائع یەکسەر منعیەکە
چونکە قاعدەی سەد ڕائعیشمان هەیە بۆ ڕێگریکردن لە خراپە ئەگەر شتێکمان هەبوو تەنها سەری لە خراپە ڕائشێشە زۆربەی خەڵک لە خراپەی بەکارهێنا سایتە ئیباحیەکان بۆ نمونە کە حکوومەتی با بڵێن پەرلەمانی بەغدا مەمنوعی کرد یعنی دیسان شەرع پێمان دەڵێ بەبێ ئەوەی کە هەر قانونێکی دنیوی کە حکم بە ئیسلام نەکا ئەمە بە خۆمان دەبێ حرامی بکەینە سەر خۆمان بۆی کە شەرع ڕێمان پێ نادات. طبعا استفتي نفسك الإثم ما حاك في صدرك خو دیارە ینی ئەو جۆرەشتانە خۆی دەبی ئەوە لە ژێر دەسەڵاتی حکوومەت دابی نێڵی هەموو کەس تحکمی پێ بکە هەتاکو چونکە بڵێن و نەڕێن گەنج ئاسان نەبێ بەکارهێنانی بەڵێ بڵێن نەڕێن گەنج و هەرزەکار لەوانەیە نەتوانی بەو شێوەی پێویستە بەکاری بێنی دەبی ئەوە حکوومەت سەیطەڕێ لەسەر بکە بزانی تا چ ڕادەیەک ڕێپێدراوبی تا چ ڕادەیەک ڕێپێنەدراوبی بەتایبەت بەڕاستی سۆشیال میدیا ئێستا 185 بۆ خراپە بەکاردێ 115 ئەوەی کە مسلمانێکی ڕێکوپێکە دێ بەرنامەیەکی دینی یان حەدیسێک ئاەتێک نەسیحەت و ئامۆژگاریەک یانە گروپێک دروست ئەکا خەڵکی فێری دەرسی دینی و ئەوان ئەکا ئەوەش تا ڕادەیەک شتێکی زۆر باشە هەرچەند بکرێ لەبەر ئەوەی ئێستا بوویتە واقع ئێستا بوویتە واقع ناتوانێت ڕێگری لێ بکرێ ئەوانەی کە مسلمانن هەست بە مەسئولیت ئەکەن بتوانن ئەو هەڵە بقۆزنەوە ئەوانی شوێنێک مووقعێک جێپەنجەی خۆیان دیار بکەن لەو شوێنەدا و خەڵکانێک هیدایەت بدەن کە هەشە ینی استیفادەیە مەسەر گروپێ بە هەزاران خەڵک تێدا بەشدارە و استیفادە لە سایتەکە ئەکە. ئاینی ئیسلام ناحەزی زۆرن بۆ نمونە ئەوەی کە لێ حاڵی نێنەوەتە ئیسفادە دەکات بۆەوەی کە لە ڕووی مادیەوە بەرامبەر بە ئیسلام شتێک بکاو بڵێ ئاخۆ ئاینی پیرۆزی ئیسلام چۆن ڕەدی ئەو گومانانە دەداتەوە کەوا گومانچیەکان گومان بنە بەرامبەر پیرۆزی ئیسلام. خەڵکی لە سەرەتای ئاینی پیرۆزی ئیسلامەوە کە هات کۆمەڵە کەسانێکی کە لە ئاینەکانی تر شارەزاییان هەبوو ویستیان گومان دروست بکەن لە ئەوەی خەڵک لە ڕێگای گومانەوە لە ئاین دوور بکەنەوە. کۆمەڵێک قەشە هاتنە ئەستەمبۆل مسلمانبوونی خۆیان ڕاگەیاند یەکێک لەوانە گوتی دوای ئەوەی کە گەڕامەوە ئەڵمانیا نەمدەزانی بە چ شێوەیەک داوە بکەم بانگەواز بکەم ئەوە طبعا لە عکسەکەیەوە مسلمانە گوتی نەمدەزانی بە چ شێوەیەک خەڵکی بین بەسەر دینی ئیسلام بەڵام دەچووم کەوتارم دەدا لە شوێنی خۆم گومانم دروست دەکرد لە دڵی ئەو کەسەی کە بەرامبەرمە لەوەی بزانی بچی لێکۆڵینەوە بکە لە ئیسلام بەتەکید ئەو کەسی لێکۆڵینەوە دەکات لە ئیسلام تەریقەی تایبەتی خۆی بەکارهێنا. ئەو دکتۆر مۆریس بۆکای تازە ناوم هینا طبیبە فەڕەنسیەکە دەڵێ لەو کتابی خۆی باس ئەکا دەڵێ کاتی خۆی هەرچی سەرکردەی عەرەبە لۆ نەخۆشی دەچوونە فەڕەنسا لە فەڕەنسا دەچوون لە ئەو طبیبە زۆر بەناوبانگ بوو ئەوجا دەڵێ کاتێک مەلیک فەهد دەستەلای سەردانی دەکا لۆ نەخۆشی دەیەوێ هەمان ئەوەی ڕەفتاری لەگەر سەرکردەکانی دی کردیتی لەگەر مەلیک فەهدیش بەکاربێنی بە دوو شت گومانی دروست دەکرد لە دڵی ئەو کەسێک کە دەچوەکنی دکتۆرەکە یەک پرسیاری لێ دەکرد دەیگوت پێت وایە قورئان کەلامی خوایە ئەگەر نەخۆشەکە بیگوت وایە بەڵێ دی وەڵای ئەم پێم وانەیە کەلامی خوای بی پاشان دیگوت ئەتو پێت وایە محەممەد پێغەمبەری خوایە کە ئەو کەسە مسلمان بۆ طبعا ئەو پرسیاری دەکرد ئەوش دیگوت بەڵێ دیگوڵا ئەم پێم وانەیە پێغەمبەری خوای بی لێرە گومانێکی دروست دەکرد ئەوجا هەبوو ئەوەی ئیمانی لاواز بوو ئیمانی زەعیف بوو لەوانەیە دەگەڕا لۆ خۆی هەندێک شتی دی بدی بەڵام مەلیک فەهد کە ئەو پرسیارەی لێکرا دکتۆرێک دوای شیفا و خلاصبوونی عملیات و ئەوانە گوتی دەستەکەتم بدە دەستی دایە گوتی وعدم پێ بدە بۆ دیراسی قورئان بکە کە دیراسی قورئان کرد ئەوجا جواب دەدەمەوە. ئەو دکتۆرە یەکسەر ڕاستەوخۆ دوای ئەو جەلسەیە دەستی کرد بە فێربوونی زمانی عەرەبی عەقدی کرد لەگەر شەریکێک خۆی فێری زمانی عەرەبی کرد بە تەواوی طبعا فێربوونی زمانی عەرەبی نەک يعني بس محادثة فێربوونی زمان شهادەی وەرگرت لە زمانی عەرەبی ئەوجا دەستی بە دیراسی قورئان کرد دەستی کرد بە دیراسی تەورات و ئینجیلیش ئەوجا ئەو کتابی دانا کە گوتمان القورئان والتوراة والإنجيل ئەوجا گەیشتە سەر ئەوەی کە ئیسلامەتی چەند بزان ئەوە یەک لە طریقەکانی بوو گومانی دروست دەکرد ئەوان دێن دەڵێن لە ئینجیلدا هاتووە دەڵێ ئوعتوا ما لقيصر لقيصر وما لله لله هەر کەسە بە ئیشی خۆی نابێ سیاست پەیوەندی نابێ ئاین پەیوەندی بە سیاسەتەوە هەبی دەبێت دین و سیاست لێک نەخێر لە ئیسلامدا وانە ئاینی ئیسلام و سیاست و دنیا یەک شتە مربوطی یەکن تەوئەمن دین بۆ خزمەتی ئینسان هاتووە بۆ خزمەتی ئینسان هاتیە سیاسەتشی باسێکە لەوە بەڵێ مامۆستا عەبدولکەریمی مدەڕیس ڕەحمەتی خوای لێبێ زۆر جوان ئەوەی بە شعر گەیاندیە کە دەفەرمێ ئەبێ ئینسان بۆ ماوەی ژینی دوو هێزی هەبێ دنیایی و دینی قەت بەدەستێک و چاوێک و پێیەک نەباش کار ئەەکەی نەباش ئەبینی
دیسان ئەگەر بین مڕاجعی قورآن بکەین چونکە سەرچاوەی سەرەکی ئێمە قورآنی پیرۆزە لە هەموو شتێک ئەبێ ئێمە یەکەم جار بگەڕێنە سەر قورآن کاتێک هیچمان لە قورآن بەدەست نەکەوت وەکو بەڵگە بەکاری بینین لە ئەو مەبەستەی خۆمان ئەو دەگەڕێنە سەر سونەی پێغەمبەر صلی الله علیه وسلم سەیری درێژترین ئاەتی قورآن بکە ئاەتی ژمارە 282 لە سوورەتی بەقەرە یەک لاپەڕەی کاملە درێژترین ئاەتی قورآنە باسی چ دەکات باسی اقتصادی ئیسلامی باسی دەین و یعنی جۆرێک لە تەعاملی ئەسواق و تەداولی معاملات و ئەوانەمان لۆ دەکات باسی عیبادات و ئەو شتانەمان لۆ ناکات لەبەرچی قورآن ئەوەندەی باسی مەسەلەن ژیان و دنیا دەکات ئەوەندەی باسی قیامەت ناکات لەبەر ئەوەی وەکو ئەو شعری مامۆستای ڕەحمەتی چونکە دنیاش پێویستە لە قیامەت دنیا جسرێکە وەسیلەیەکە طبعا دەبی ئێمەش وەک دنیا هەر وەکو وەسیلە بەکاربێنین نەک وەکو هەدەف بەڵام طبعا وەسیلەش زۆر مهمە بۆ نمونە ئەتوو دەتەوێت سەفەرێک بکەی بەرەو بەغدا ئەگەر شڕە سەیارەیەکت پێبی تایەکانی هەموو خراپ بووبی و مەچینەکەی مەزبوط نەبی و لە ڕێگا عاتڵت دەکا و ناگەیە سەفەری خۆی دەبی وەسیلەیەکی چاک و ڕێک و پێک و پوخت و جوان بێ چونکە ئیسلام پێی خۆشە لە هەموو شتێکدا ئیتقان هەبی لەو وەسیلەیە کە ئێمە دەگەینیت دەبی ئێمە وەک دنیا وەکو دنیا تەماشاکەین قیامەتش وەکو قیامەت تەماشاکەین پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمێ نمونەی من و دنیا وەکو کەسێک وایە لەسەر پشتی ئەسپێک لە ژێر سێبەری دارێک ئیسراحەتەکی دەکات هەر لەسەر پشتی ئەسپەکەی نایەتە خوارێ ئەوجا دارەکە بەجێ دێری و دەڕوا دارەکە دنیایە ئەو ماوەیە کە دەمینێتەوە ئەو کەسە لە ژێر ئەو سێبەرە ئەوە ژیانی دنیایە چونکە ئەومە مەتاع الحیاة الدنیا في الآخرة إلا قليل ئەوەندەیە لەبەر ئەوە سیر کە ئیسلام گرنگی بە زۆر شتی ترکەشدایە شتی وردیاتی ژیان بۆ نمونە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم گرنگی بەچیدایە اعطوا الأجير حقه قبل أن يجف عرقه سیر کە ئیسلام چەند وردە وردیاتی ژیان یان ئیسلام ئەوەندە بارت لەسەر دائەنێ ئەوەندە واجبت داوا لێ ئەکا ئەوەندە ئەرکت قورس ئەکا کە لە توانەتدا هەیە لا يكلف الله نفسا إلا وسعها چەند توانات هەیە ئەوەندە بکە توانەت هەبوو بە پێوە نوێژ بکە توانەت نەبوو دابنیشە توانەت نەبوو لەسەر پشت بیکە لەسەر تەنیشت و بە چاو و حرەکاتی سەر و بەدڵ بیکە خوای گەورە لەسەرت نانووسی زائیدەن ئیسلام لە هەموو عوزرێکیش هەر کەسێک خاوەن عوزرە عوزرەکەی قبول ئەکا بۆ نمونە ئەتوو نەتوانی نوێژ بکەی عوزرێکت هەبوو عوزرەکەت مەقبولە گوناحبار نابی تووشی حەرەجت ناکە تووشی ئیحرازیت ناکە تووشی عەزاب و تووشی ئیلا مەگەر کابرا کەم تەرخەمبی ئەوانەی کە خوای گەورە لۆی دانایە یان مەثەلەن لە بەرامبەر هەر چاکەیەک پاداشتیشی لۆ دانایە لە بەرامبەر هەر خراپەیەک تاوانێک عقوبەیەکی دانایە ئەوەش قانونی جینایات و قانونی ئەوانە لۆ دروست دەکا کە لە محاکەمی مەدەنی و محاکەمی ئەحوالی شخصی و ئەوانە جێبەجێیان ئەوەی تاوان بی لە محاکەمی جینایات و ئەوانە جێبەجێ دەکرێت ئیسلام لۆ هەموو شتێک خاڵی لەسەر نقطە دانایە نقطەی لەسەر پیت دانایە لە ئەوەی نقطەکە وەکو خۆی بخوێندرێتەوە بەحە نەخوێندرێتەوە باسی فقهی سەردەم دەکرێت بۆ نمونە مەبەستەیدا چییە یعنی ئێستا دەکرێت بڵێن زەمن هەر چەندی وەبەری وەمابی هەر گۆڕانکارێک لە زەمن و لە کات لە باس و خواسەکان بێتە پێشێ ئیسلام حەل و عیلاجی لە بۆی هەیە فقهی سەردەم ئەوەیە مەبەستی شتەکان بزانین مەبەستی شتەکان بزانین ئەو شتێک کە ئێمە دێتە پێشمان حکم شەرعیەکەی لێ وەردەگرین نەڵێن وەڵا ئەوە لە سەردەمی پێغەمبەر نەبوو ئەمەش ناکەین تەواو دەسەوەسان ناکەین نکتەیەک حەزم لێ ئەوەی بجێڕمە لەسەر مەسەلەی کە جەنابەت باسی ئەوەت کرد لۆ حەنەفیەکان پێیان دەگوترێت حەنەفی لۆ پێیان دەگوترێت حەنەفی طبيعي لسردمي پیغمبر صلى الله عليه وسلم خلق چۆن دەستنوێژی دەشوشت تەشتەیە چەند دەهێنا مەسینە و بەلوعە و ئەوانە نەبوو خەڵک لەناو تەشتە و حەوزی ئاو و کانی و ئەوانە دەستنوێژیان دەشوشت لە سەردەمی ئیمامی ئەبوو حەنیفە ئەو حەنەفیە پەیدا بوو ئەو بەلوعە کە ئێستا ئەمە پێی دەڵێن بەلوعە یان حەنەفیە عولەمایەکانی مەذهەبی حەنەفی گوتیان شتێکی زۆر باشە ئاسانکاریە لۆ خەڵک لا كتبي شرعي باس أو إذا كادر كراهتي هي كسك أوت لو ليبكالو دشنيجي باش تروي بخوت استعانة بكسنا كي وشينا كيوا علماء كان مذهبي تلقوا تيانا أو بدعية
کودەبی لە سەردەمی پێغەمبەری صلی الله علیه و سلم نەبووە خەڵک هەر لە تەشتەی دەچنە ژشتێ و ئەمەش هەر لە تەشتەی دەچنە دەشۆینەوە ئەوان گوتیان نا ئەو ئاسانکاریە لە ئیسلامدا حەرج نییە مەشەقەت نییە خوا ئەوە شەرع مانەی تەتەورات نییە ئەدی شەرع تەماشای ئەو شتێک کە مادام مەسلحەتی توی تێدایە قازانجی توی تێدایە کارێکی زۆر باشە لێیە ناویان لێنان حەنەفیەکان چونکە اعترافیان بەو شتێک کرد ئەوان تۆزێک عەقڵانینە زیاتر لەگەر بابەت عەقلیەکان دەگونجێن و زۆر پابەندینە بە نەس پابندن بە نەس بەڵام لەگەر سەردەم دەیگونجێنن و ئاڕایەکانیشیان زۆر بە قووەتە و جێگای قەناعەتی زانایانە کە ئێستا ڕۆبعێکی ئومەتی ئیسلامی لەسەر ڕای ئەوەن دەڕوە ڕازیایی زاناکان بەتابەتی بڵم ئەو چوار مەسەبێکی ئێمە باسەکردن بە زەقی بۆن منە ئەو ڕازیاییە لە کەلک و وابرن لە مەسلحەتی شەرعدا یان ئەوە تا لەبەرچی ئەو ڕازیاییانە هەن بەتەکید ڕای جیایی زانایان لە مەسلحەتی خەڵکە هەروەکو لە حەدیثێکدا هەرچەند ڕادەی ضعف ئەوەی نازانم وام گوێ لێ بوو کە دەرێن ینی حەدیثەکە ضعیفە کە پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمی اختلاف ئەئیمەتی ڕەحمەة لأمەتی زانایان کە اختلاف ئەکەن لەسەر بابەتێک لە ئەوەی چونکە یەکەم جار بڵین وەڵامی بڕگەی یەکەمی پرسیارەکەی بدەینەوە لۆ اختلاف دروست دەبێ ئەو جا بزانین دەخوا اختلافەکە باشە یان خراپە زانایان کە هاتن بۆ نمونە ئیمامی شافعی ئیمامی ئەحمەد ئیمامی مالک ئیمامی ئەبوو حەنیفە ڕەحمەتی خوا لە هەموویان بێ دێن بابەتێک تاوتوێ دەکەن فەهمی خۆیان لە ئەو نەسەی کە دەیەوێ بابەتەکەی لێ دەربێنێ بۆ نمونە ئیمامی ئەبوو حەنیفە تەماشای وشەی قوڕئی کرد لە مەسئلەی سووری مانگانەی ئافرەتان حەیض وشەی قوڕ لە زمانی عەرەبیدا بە دوو معنە هاتیە هەم بە معنە طهر هاتیە وهم بمعنى حيض شاتية إمامي أبو حنيفة أو لاني لي هرقرت كفرمي قرء ليرى بمعنى حيضة معنى يكش هل دقري إمامي شافعي بمعنى طهري ليك دايتوا أوش همان معنى هل دقري فهمي ويلو أو بابته أو زاد دي آيات تاتسرات ديك رأيكي بابلين إمامي شافعي بمعنى طهري ليك داونيا آية بجيري هي لو أوي تماشاي لأن اللغوية كان دكا مثلا لحديث پیغمبر صلى الله عليه وسلم اگر نبو لشعري شاعر كان كمصدرش بقوتي لغويه لزمان عربي دا بلغيلو دينيتو تيجيشتنو فهمي او زانايا لو او نصا او بيدغوتري اجتهادي شي او زانايا كواتا اويك استالنا ومدى زخرايتو خلق توزك بابرين زور مشتمري لسردكا پێویست ئەوەندە مشتومڕی لەسەر بکرێت چونکە ئیجتیهادی زانایانە قەنەعەتت بەو زانایانە دەتوانیت سەر ئەو زانایە بڕۆی لەبەر ئەوەی هەموویان لە سنووری ئەهلی سونە و جەماعەیە کێشەمان نییە ڕأی هەموویان ڕاستە ئیمامی شافعی ڕەحمەتی خوای لێ بفەرمێ رأيي صحيح ويحتمل الخطأ ورأي غيري خطأ ويحتمل الصحة لەبەر هەندێک ڕأی خۆی پێڕاستە چونکە بوویتە مەزهەبی خۆی ئەگەر پێڕاست نەبی ناتوانێت بیکاتە مەزهەبی خۆی وانە دەفەرمێ ڕأی من ڕاستە بەڵام لەوانەیەشە غەڵەتیش بم چونکە بەشەرە اجتهاد لواني غلطش بك پیغمبر فرمي صلى الله عليه وسلم اگر كسك اجتهادي كرت فاصاب فله اجران اگر غلطي كرت فله اجر الاجتهاد اجر الشيء هلو دونسري كواتا اما ما دام لنا سنوري الراي كان اهل سنه جماعه درين بيسناك او مشتمرو او هدايا لسر درس بكره دوازار هم لو لبينا شرعك وبرجوندي خلقك بله بونمونا كسك ناتواني او رايا زي بزيبكا لواني لسري زحمت بي نخوشيشي هي مشاكليشي هي لا ظروفيشي تهيبت دادجي راي او زاناي زي بزكا زور طبيعي شو قلنا ان شاء الله استاذ اسامه بالش زيت من دايدس وتصاوت خر خو ما فقدان كادستي ايش خوش بي جزاكم الله خير دواتي زناب زور بكرتي اگر شك ما بي بس كمان زور هل دغري بلا طبعا بابتك زور هل دغري بلا دواوي تيمن اويا امشغاريم له هم مسلمانان اويا حتى دكري بتايبت لو ظروف زمانه ده دەست بگرن بە ئاینی خۆیان کە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەفەرمێ زمانێک دادی بەسەر ئومەتەکەمدا دەستگرتن بە ئاینەکەیان وەکو دەستگرتنە بە پشکوی ئاگر ئێستا ئێمە کە توینە سەردەم و زمانێک بەڕاستی دەستگرتن بە ئاین زۆر سەخت و زەحمەت بووە ئەجر و پاداشتمان زۆر دەبێ ئینشاءالله بەتایبەتی گەنجان ڕوونەکەنە مەسئلەی خلافی و بابەتە فقیهەکان زۆر زەق نەکەنەوە ئێمە الحەمدولله زانایان زەخیرەی زۆریان لە بەجێهێشتینە بەڵام بڵێن و نەڵێن قومي إيما وقلي إيما ولاتي إيما لسر مذهبي إمام الشافعي لرهاتيا كم يشيك لمذهبه هلا جاي متمانا كان كوا غير خوي اعترافي بأكا
يعني مذاهب كان تر اعترافي بأكان كزانياني سردم لمذهب الشافعيين ضلن مذهب الشافعي أقرب المذاهب إلى السنة النبوية يعني ناويا لنا مذهب التقوى يعني ناويا لنا مذهب الاحتياط ما دام وايا خلق ولا قال ويلي راحتي لو بتسم الرأي زانايا شتير بينم بيك ما تشويش لأنه خلشي دا قمان دروز بكا قمان لو خلشي دروز بكا بلام بونمونا مثلا دري ولا سنة نية كهفي بخويني للرجل زمعان ده يخلق بالي راحتيه بصدع صال وهزاران صاله لسردمي بيغمبر صلى الله عليه وسلم علماء وصورتي كهف دخين من الرجل هذا لو قمان لنا وخرج دا درس دكاي يعني زوري تريش لو بابته في خلال مثلا دعاء وسيله دعاء قنوته دعاء نازانم سنتي نوجي جمعيه حمو اجتهاداتي لسره بلام اوي زور جرينج اويا امن بجنابه نظم اهل بدعي اتشبه من نظم اهل بدعي سوك هردك مان لسر راي امامي شي معتبرين بلام راست خلاف معناه اوان خلافك ين قبول كرت اوان لسر دمي يكتري دجان بيك وجيابن وكو براد دجان هيس مشكله نبو لو مش وكو براد نجين اتو لسر راي اسمع انت بيني لزانستي اوان بلي هم الراي وانا امن لسر راي او امامي درون ك بخم قناعتي به اتوش لسر راي امامك يخد بله برو كقناعت به بلام بمن مله اهل بدعه مش بتو نلم اهل بدعه برايتك لسري هميه لا هموش قرين كتير قوي هيس من راي خمانيه هم رأي خلق زانا أنا خاي جوري باداشتي خيرا بداته وخاي جوري باداشتي إيوش بداته إن شاء الله قام فختان كان إن شاء الله بارك الله فيكم بله عزیزان خوشستان تایره لگلتان بوین بو پیشکشکردنی القیم زاری برنامه بفر سپاسی بینیریتان دکین تاکو دیدار بخوای برن سپاردن السلام عليكم ورحمة الله